لەگەڵ دکتۆر گەیلان پسپۆری هەناو و دڵ لە نێوان ئارامی مزگەوت و زانستی پزیشکیدا لە بەربانگی میهرەبانی ڕێگەی تەندروستیتان نیشان دەدەین. جەستەی بڕوادار ئەمانەتە و پاراستنی ئەم ئەمانەتە لە هەموو پارویەک و قومە ئاوێکەوە دەست پێ دەکات. ئایا ئەو شەربەتە ڕەنگا و ڕەنگەی سفرەی بەربانگ تینوێتی دەشکێنن یاخود تەندروستیمان دەشێوێنن؟ دکتۆر گەیلان پەردە لەسەر مەترسیەکانی ئەو پێکاتە دەستکردانە لا دەبات کە ڕەنگە تامیان خۆش بێت بەڵام بۆ تەندروستیت مەترسیدارن. سڵاو، پیرۆزبایمان جەرمەزانی پیرۆز لە خۆم و لە هەموو لایەک دەکەم. هیوادارم خوای گەورە عیبادەتمان قبوڵ بکە و بێتە تێشی و قیامەت بۆمان. لە ئەڵقەی ئەم جارە دەمەوێت باسی ئەو شەربەتە ڕەنگە و ڕەنگە خۆشانی کە لەسەر سفرەی بەربانگدا دەدرێن باسکەین. وەکو پزیشکی هەناوی چەند خاڵێکی دەمەوێت ڕوونیان بکەینەوە. سەرتا پێتان دەڵێم مەی خۆرەوە، تکایە خۆرەوە. لەوانە بڵێ ئێ بۆ دکتۆر وەرە با پێت بڵێم بۆ. ئەم شەربەتە دەستکردانی کە ئامادە دەکرێن زۆربەیان بڕێکی زۆر لە شەکریان تێدایە. ئەمەش کە دەخورێتەوە لە سەرەتایکردنەوەی بەربانگ دەبێتە هۆی ئەوەی ڕێژەی شەکر لە خوێن زۆر بەرز بێتەوە لە ناکاو. ئەمەش دەبێتە هۆی دروستکردنی فشار و سترێسێکی زۆر لەسەر گورچیلەکانمان. بۆ خایانکردنەوەی ئەم ڕێژە زۆرەی شەکر لە خوێن لەگەڵ میز دەبێتە هۆی ئەوەی کە ڕێژەی ئاو لە جەستە کەم بێتەوە زیاتر. ئەمەش کە خۆمان ئێمە تێنوین دەبێتە هۆی زیادکردنی تێنوێتیەکەمان پاش ماوەیەک. لێرش بۆمان دەردەکەوێت کە ئەم شەربەتانە بەدەر لە قازانج بەڕاستی زیان بە جەستەمان و بە تەندروستیمان دەگەێن. خاڵی دوام دەربارەی ئەم شەربەتانە بەهۆی ئەو ڕێژە شەکرە زۆرە وا دەکەن ڕێژەی شەکر لە خوێن زۆر زیاد بکە لە ناکاو لە کاتی کردنەوەی بەربانگ. ئەمەش دەبێت هۆی ئەوەی کە پەنکریاسمان کە بەرپرسە لە ڕژاندنی ئینسولینێکی زۆر بڕێژێ وا بکە ئەم شەکرە زۆرێک کە لە ناکاو زیادی کردووە کەم بێتەوە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی گۆڕانکاری لە ناکاوی خێرا لە ڕێژەی شەکر بەخۆی خواردنەوەی ئەم شەربەتانە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی دواتر هەست بکەین بە شەکەتی بە تەمەڵی، هەست بکەین بە بێتاقەتێکی زۆر. ئەمە بە پێچەوانەی ئەوەی کە ئێمە وا بیر دەکەینەوە کە لەوانێ ببنە هۆی ئەوەی کە هێزتوانەمان زیاد بکە بەڵام پێچەوانەکەی ڕوودەدا. ئەمەش دووەم هۆکەر کە ئێمە بە توندی ڕێنمایی دەکەین کە دوور بکەینەوە لە خواردنەوەی ئەم زۆرە شەربەتە دەستکردانە کە ڕێژێکی زۆر لە شەکریان تێدایە. ئێستا گوێم لێ دەڵێ دکتۆر چی بخۆینەوە، تۆ دەڵێ ئەمە مەخۆرەوە ئەمەش مەخۆرەوە. ڕێنماییەکەمان ئەوەیە کە هەم بەهۆی ئەوەی کە سنەتی پێغەمبەرمانە دوردی خوا لەسەر بێ و هەم ئەوەی کە زانستیشە ئەوەی کە بە ئاو لەگەڵ خورما ڕۆژەکەمان بشتێنی. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە ڕێژەی تێنێتیمان و وشک بنەوەی جەستەمان بە شێوەیەکی خێرا ئاسایی بێتەوە. و هەروە دەبێتەوەی ئامادەکردنی جیهازی وەکو گەدە وەکو مەعیدە بۆ ئەوەی کە بتوانین خواردنەکەمان بە شێوەیەکی ئاسانتر هەرز بکەین. ئەگەر هەر حەزت لە شەربەتەکەی دەڵێ دکتۆر هەر حەزم لێیە ئەو پێشنیارتان دەکەین بۆ ئەوەی کە شەربەتی سروشتی بە خۆتان لە ماڵەوە ئامادە بکەن لە هەر زۆر لەو میوانە. ئەمە جوا دەکات کە شەکری زۆر تێنەکرێ چونکە زۆربەی ئەو شیرینیانە خۆیان شیرینێکی سروشتیان تێدایە. دوارە دەڵێنەوە ئینشاءڵڵا خوای گەورە ئەم ڕەمەزانەمان بۆ بکاتە هۆکاری پاکبوونەوەی جەستەمان، پاکبوونی ڕۆحمان، تەندروستیمان بە شێوەی بەگشتی و ئینشاءڵڵا هەموو لایەکمان سەلامەتن. پێوە سەلامەتی.